ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان دوا پێشهاتی بابەتی وردبینی و پێداچنەوەی تیمی هاوبەشی هەردوو دیوانی چاودێری دارایی هەرێم و فدرالی تاوتوێ کرد جەختکرایەوە لە بەردەوامی یاسانکاری وەزارەتەکان بۆ پرۆسەی وردبینی گفتوگۆکرا لەبارەی کارەکانی تیمی هاوبەشی هەردوو حکوومەتی هەرێم و فدرال سەبارەت بە پرۆسەی هاوبەشی یەکخستنەوەی ڕێکارە داراییەکان و ڕێکارەکان و وەرگرتنی باش لە نێوان هەردوو حکوومەتی هەرێم و حکوومەتی فدرالی بە ڕەچاوکردنی و دەسەڵاتانی کە پێی دراوە، بەڵام ڕێکخستنەوەی ڕێکارە داراییەکانی باش لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق بە چ شێوازێکە ئایا بە چۆن ڕێکخراوە هەرێمی کوردستان تا چەند پابەندی و سیستمە باجە بووە کە بڕیاردرا بوو لە سەرەتای کابینەی نوێمەوە بۆ ڕێکخستنەوەی باج و ئاسانکاری بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان کاری پێ بکات. لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز دکتۆر کەمال وەرتی بەڕێوەبەری گشتی باج و دەرامەت لە حکوومەتی هەرێمی کوردستان. زۆر سپاس دکتۆر کە لەگەڵ کوردستان 24 ڕێکخستنەوەی باج لە نێوان هەولێر و بەغدا بە چه شێوازێکە؟ حکوومەتی هەرێم چۆن ئەمە ڕێکە خاتەوە، بەغدا چۆن ڕێکی دەخاتەوە، جیاوازیمان چییە؟ سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان سوپاس بۆ ئێوە بەڕێز. بەخێر بێ. بابەتی ڕێکخستنەوەی باج بابەتێک کەم ژارێکە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری لەسەر درراوە. هەر لەو سۆنگەیەوە زۆرترین کار کراوە لەگەڵ دام و دەستگاکانی ناوخۆیی و هەروەها لەگەڵ دام و دەستگاکانی موسساتی حکوومەتی اتحادی. هەر لەو سۆنگەیەوە چەندین دانیشتن لە ساڵانی ڕابردوو کراوە بۆ ئەوەی ڕێکارەکان یەک بخرێنەوە، چونکە ئەگەر ڕێکارەکان جیاوازیان هەبی هاوڵاتی زەرمەندی یەکەمە. بۆ نمونە پێشتر پاکانەی باجی ئێمە لەلایەن دەم موسساتی حکوومەتی اتحادی کاری پێ نەدەکرا. لە دوێنێەوە کار بە پاکانەی باجی هەرێمی کوردستان دەکرێت و زۆر لە معمەلەکان کە لە هەرێمی کوردستان کار دەکەن ئەو کارگانە زۆربەی هەرە زۆریان کێشەیان هەبوو. بەرهەمەکانیان کە دەچوون لە ناوچەکانی دیکەی حکوومەتی اتحادی ساغ بکەنەوە داوای باجیان لێ دەکرا. بەپێی ئەو اتفاقیەی کە دوێنێ ئەنجامدرا لەمە دوا داوای باج لەو کارگانە ناکرێت. لە خاڵێکی تر کە زۆر مهمە ئەو سوتەمەنی کە وەریان دەگرت ئەو کارگانە لە موسساتی حکوومەتی اتحادی داوای باجیان لێ دەکرایان ئەو سوتەمەنیە بە سعرێکی هاندراو دەدرا بە کارگەکانی دیکەی عێراق، بەڵام هەرێمی کوردستانیان ئیسtisنا کرد بوو ماوەیەکی زۆرە ڕایان گرتووە. بەپێی ئەو اتفاقی کە دوێنێ ئەنجامدرا لە نێوان تیمی هەرێمی کوردستان و تیمی حکوومەتی اتحادی ئەو کێشەش چارەسەر کرا. هەروەها دەیان کێشەی تر کە دەگەڕێتەوە بۆ ساڵانی ڕابردوو لەبەرەوەی ئێمە دەبی ئەومان لە بیربی کە ماوەیەکی یەکجار زۆر فراغێکی گەورە لە نێوان هەرێمی کوردستان لەگەڵ داموزگەکانی موسساتی اتحادی ڕوویدا ئەوەش وای کرد کە لێنێکی گەورە دروستکات. ئەو کە لێنە پێویستی بەوەیە کە بەردەوام ئێمە لە گفتوگۆ دابین بۆ ئەوەی ئەو کێشانە چارەسەر بکرێن. لە نەتیجە هاوڵاتی قازانجی یەکەم دەکا، هەروەها ئێمەش وەکو موسساتی دەوڵەت ڕێکخستنەوەی باج بۆتە هۆکاری ئەوەی کە باڵانسێک لە نێوان هاوڵاتی وەروەها داهاتەکانی حکوومەتدا دروست بێت، واتە حکوومەت باجی زیاد نەکردو بەڵام داهاتی باجی زیاد کردووە لە لایەکی شۆبارگرانی لەسەر هاوڵاتی کەم بۆتەوە. ئەمە چۆنە؟ بە هیچ جۆرێک باز لە هەرێمی کوردستان زیاد نەکراوە. لە چەندین بۆنەی دی لە کەناڵە لەو منبەرە پیرۆزەوە ئێمە ئەومان ڕوون کردێتەوە، بەڵام بەڵکو باز ڕێکخراوەتەوە. هەتا هەندێک لە یاساکانی باز لە هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان هەموار کراوەتەوە لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. یەک لە نوقاتی خلافی ئێستا کە لە بینی ئێمە و حکوومەتی اتحادی ئەوەیە کە ئیعفاءات و لێخۆشبوونەکان لە هەرێمی کوردستان زۆر زیاترە. ئەوەیان کردوتە خاڵێک لەسەر هەرێمی کوردستان کە دەڵێن دەبی باجی هەرێمی کوردستان وەکو ناوچەکانی حکوومەتی اتحادی لێ بکرێت. بەڵام ئەگەر بێت و سەیری موسساتی باز بکەیت لە هەرێمی کوردستان جیبایەکردن و ڕێخستنەوەیکی زۆر باشی پێ دیارە. بۆ نمونە نظامی تەخمین لە هەرێمی کوردستان بۆ کۆمپانیا نەماوە. لە حکوومەتی اتحادی هەتا ئێستاش ئەوان بە سیستەمی خەمڵاندن کار دەکەن. ئەوە یەک لە هەنگاوە هەرە پیرۆزەکان کە هەرێمی کوردستان ناوێتی لەسەر ئەساسی قازانجی کۆمپانیا باز یاساکە هەر وەکو یەکە. هەرێمی کوردستان و ئیبەغدا هەر 15 لە قازانج، بەڵام لە هەرێمی کوردستان کۆمپانیا ئەگەر قازانج نەکات بازی لێوە ناژرێت، تەخمین ناکرێت. ئەگەر قازانجی کردبی 15 لێوەردەگیرێت. لە هەرێمی کوردستان موسساتی باج زۆر بە شێوەیەکی ڕێکوپێک کارەکانی خۆیان ئەنجام دەدەن، بە دوواداچوون و ڕێکار و میکانیزمە یاسایەکان جیراونەتە بەر. بەڵام ئەگەر بێت و مقارنە بکەیت لەگەڵ موسساتی حکوومەتی اتحادی لەگەڵ موسسەی باز هەر ئەوان خۆیان اعترافیان بەو ڕاستیە کرد کە موسساتی باز لە هەرێمی کوردستان زۆر لە پێشەوەی وانەوەی چکای بەشێکی خزمات گوزارەکانی بازمان کردو بۆ ئەلکترۆنی لە حکوومەتی اتحادی نەکراوە. بەڵام لەبەرەوەی ئەوان حکوومەتی اتحادینە و باڵادەستن هەموو کات ئەوان فەرزی ئیرادەی خۆیان کردو. بەڵام ئێمە لە اتفاقی دوێنێ باڵانسێک هاوسەنجێکی تەواو ڕاگیراوە لە بینی
سوود و بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان هاوڵاتیان هەرێمی کوردستان و لەگەڵ هاوڵاتیانی باشە دکتۆر کەواتە ئێستا بەم ئاماژانەی بەڕێزت هیچ لێک تێ نەگەیشتنێک لە نێوان حکوومەتی فدراڵی و هەرێم نەماوە سەبارەت بەڕێخستنەوەی باج و ڕسومات و ناڕۆ و ناشەفافیەتی کە پێشووتر حکوومەتی عێراق باسی لێوە دەکرد لێک تێگەیشتنێکی زۆر باش هەیە لە سەرجەم بوارەکان لە زۆربەی هەرە زۆری خاڵە ناکۆکەکان ئێمە گەیشتونێتە ڕێکەوتن تەنیا هەندێک خاڵی جانبی ماوە هەندێک لە یاساکان پێویستیان بە هەموارکردنەوەیە ئێستا حکوومەتی ئیتیحادی بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان سەرقاڵی ئەوەن لە ڕێگای تیمی نێودەوڵەتیەوە بە ئاستێکە لەگەڵ پێوەر و پێودانگە نێودەوڵەتەکان بگونجێت و کە یاساکانی باز زۆربەی هەرە زۆری یاساکانی ساڵی 50کان و 60کان و 80کانی سەدەی ڕابردووە پێویستیان بە هەموارکردنەوە هەیە ئەو لێک تێگەیشتنە هەیە بۆ ئەوە یاساکانی ئیتیحادی هەموار بکرێنەوە و لە هەرێمی کوردستانیش جێبەجێ بکرێن زۆر باشە کەواتە ئیتر ئەم چاودێریکردن و وردبینیکردنەوەی کام لیژنانی لە نێوان حکوومەتی عێراق و هەرێمی کوردستاندا هەیە لەگەڵ ئەم لێک تێگەیشتانە کۆتایی پێدێت کەواتە بۆچی بیان و بە هەرێمی کوردستان دەگرێت لە هەندێک بابەتی پەیوەندیدار بە باج بەشێکی لەوانەیە پێویستی بە زیاتر دانیشتن و گفتوگۆ لێک تێگەیشتن هەبی چونکە ماوەیەکی زۆر نزیکە لە 14 ساڵە فراغێکی گەورە دروست بووە لە زۆربەی سێکتەرەکان بەرەو پێشتنی زۆر باشەیە لە هەندێک بابەت گەیشتونێتە ڕێککەوتن لە هەندێک بابەت نقاتی خلافیەکە ئەوان دەیانەوێت هەرێمی کوردستان دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان لە قاڵ بدەن بمانکەن بە تەیرێکی معقول کە ئەوەش ڕەفزە لەلایەن جەنابی سەرۆکوەزیران و هەرێمی کوردستانەوە کە ئێمە خاوەنی سەلاحیات و دەسەڵاتی دەستورین کە دەستور بە ئێمەی داوە مؤسساتی هەموو مؤسساتەکانی کە بە پێی دەستوردانیان پێدانراوە پێویستە کاری خۆیان بکەن پێویستە لەسەر پێی خۆیان بوەستن پێویستە ممارەسەی تەواوی دەسەڵاتەکانی خۆیان بکەن کە بە هیچ جۆرێک سازش لەسەر دەسەڵات و بەرژەوەندەی باڵەکانی هەرێمی کوردستان لەلایەن جەنابی سەرۆکوەزیران و حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێمەوە ناکرێت کابینەی نوێم لە زۆربەی هەرە زۆر کە ئەوڕۆ یادی 5 ساڵێتی لە زۆربەی هەرە زۆری سێکتەرەکان بەرەو پێشچوونی زۆر باشی بینیوە سەرەڕای هەموو ئاستەنگ و قەیرانە دارایەکان هەندێک لە قەیرانەکان قەیرانی دەستکرد بوون ناوخۆیی بوون دەرەچی بوون ئیقلیمی بوون سەرەڕای هەموو ئەو بابەتانە ئێمە توانیمان خۆراگر بین و لە زۆر بابەت بەرەو پێشتونی زۆر باش بەرەو پێشەوە بڕۆین کوردستان بەرەو ئاقارێکی ئەمینتر و ئەمانتر بڕوات و لە هەمان کاتدا ئێمە وەکو هەرێمی کوردستان لە زۆر بە حاڵەدا لە ڕووی بەهێزکردنی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستانەوە لە ڕووی فرەچەشنکردنی داهاتەکانی هەرێمی کوردستانەوە هەنگاوی زۆر باشماناوە و توانیمانە لە زۆر بواردا قەرز بدەینەوە ئەنی ئەوە سەرەڕای ئەوەی ئەو هەموو ئالنگاری و ئاستەنگانی کە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دروست کراوە و بەردەوامیشین لەسەر چاکسازی لەسەر تەواوی سێکتەرەکان کەواتە چاکسازی لەسەر باج و ڕسومات تا چەندە بە قەزانج و بە لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا بوو ئەکید ئەگەر چاکسازیشی ڕیشەیی کرا لە باز و ڕسومات لە نەتیجە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بەهێز دەبێت کە ژێرخانی ئابووری بەهێز بوو لە نەتیجە خزمەتگوزاریەکان کوالیتی خزمەتگوزاریەکان بەرەو باشتر دەڕۆن و هاوڵاتی ئەوەی کە دەکرێت لە بەرژەوەندی خەڵکی هەژارە چونکە باز لە شێ وەردەگیرێت خۆ لە هەژارێک وەرناگیرێت بەڵکو ئەو بازێک کە وەردەگیرێت لە خزمەتی هەژارەکەیە یان بۆ موچە یان بۆ خزمەتگوزاریەکانیان بۆ خەستەخانە و سێکتەری تەربیە و ڕێگاوبان و دروستکردنی سوود و دە لە هەرێمی کوردستان زۆر باشە بەڕێز دکتۆر کەمال وەرتی بەڕێوەبەری گشتی باج و دەرامەت زۆر سپاس کە لە کوردستان 24 لەگەڵ